مانگرتن لە خواردنی بەندکراوانی قزل حەسار پێشێلکردنی سیستەماتیکی مافەکانی مرۆڤ لە ئێران. مانگرتنی لە خواردنی بە کۆمەڵی زیندانیان لە یەکەی دوی بەندیخانەی قزل حەساری کەرەچ کە لە 23 پوشپەڕ 1405 هەتاویەوە دەستی پێکرد. یەکێکە لە گەورەترین ئارزایەتیەکانی زیندانیان لە مێژووی ئێراندا. زیاتر لە 1500 زیندانی بە دەستکێشانەوە لە خواردن خوازیاری ڕاگررتنی جێبەجێکردنی سزای سێدارە و چاکسازی لە یاساکانی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکانن. ئەم ڕووداوە نەک هەر ڕنگدانەوەی بارودۆخی کارەساتباری بەندیخانەی قزل حەسارە، بەڵکو دەرخەری قەیرانی قوڵی مافەکانی مرۆڤیشە لە سیستەمی دادوەری و سزادانی ئێراندا. بەندیخانەی قزل حەسار کە لە پەراوێزی شارۆچکەی کەرەج هەڵکەوتووە، یەکێک لە گەورەترین و پڕحەشیمەتترین بەندیخانەکانی ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەم بەندیخانەیە کە لە سەرەتاتا لە ساڵی 1343 بە مەبەستی جێبەجێکردنی ژمارەیەکی دیاریکراو لە زیندانیان دروستکرا، ئێستا زیاتر لە 17,000 زیندانی تێدا جێگیر کراوە و بووەتە هێمایەک لە توندوتیژی سیستەماتیک و نادەتپەروەری دامەزراوەیی. مانگرتنی ناڕزایەتی سەر لە نیوەڕۆی ڕۆژی دووشەممە 23 پوشپەڕ دوای گواستنەوەی 5 بنکراو بۆ ژووری تاکە کەسی بە مەبەستی جێبەجێکردنی سزای لە سێدارەدان دەستی پێکرد کە هەمویان لە پەیوەند بە مادە هۆشبەرەکان سزای سێدارەیان بەسەردا سەپێنرا بوو. بەندکراوانی ناڕازی ڕایانگەیاندووە کە مانگرتنەکەیان نەتەنیا بۆ ڕزگارکردنی ژیانی هاوبەندیەکانیانە، بەڵکو دژایەتێکی بە کۆمەڵیشە لەگەڵ سیاسەتی پەرەپێدانی سزای سێدارە، بە تایبەتی لە دۆسیەی مادە هۆشبەرەکاندا. ئەوان بە دروست دەڵێن ئەم سزایە لە بری ڕوبەڕووبوونەوە لەگەڵ تۆڕە سەرەکیەکانی قاچاق گیانی قوربانیانی هەژاری و بێبەشی سیستەماتیک دەستێنێتەوە. ئەم مانگەرتوانەی کە لە دادگای ئاساییدا سزای سێدارەیان بەسەردا سەپێنراوە، خۆیان قوربانی هەژاری، گەندەڵی، سیاسەتە ئابووریە چەوسێنەر و تاڵانکەرەکان و تەرخانکردنی سەروەت و سامانی گشتین بۆ ئامڕازە سەربازیەکان بە مەبەستی دابینکردنی تێچووی دارایی سیاسەتە جەنگیەکانی کۆماری ئیسلامی. لە بەرامبەردا گەورەترین باندی مادە هۆشبەرەکان لە ئێران سوپای پاسدارانی ئینقلابی ئیسلامیە کە بێ هیچ سزادانێک لە چالاکیەکانی بەردەوامە. مەرجی ژیان لە بەندیخانەی قزل حەسار بەڕوونی لەگەڵ پێوەرە نێودوڵەتیەکانی مافی مرۆڤ و تەنانەت یاساکانی ناوخۆی ئێرانیش نایەتەوە. ئەم بەندیخانەیە لە بواری خزمەتگوزاریە تەندروستی، دەرمانی و خۆشگوزاریانەکاندا لەگەڵ قەیرانێکی قوڵ بەرەو ڕوو بووەتەوە کە تەندروستی جەستەیی بەندکراوانی خستوەتە مەترسیە و بە پێشێلکاریکی ئاشکرای بنەما هەرە لانی کەمەکانی هەڵس و کەوت لەگەڵ بەندکراواندا دادەنرێت. هۆڵی گشتی و بەندەکانی ئەو بەندیخانەیە زۆربەی کات زیاتر لە دوو هێندەی توانای دیاریکراوی خۆیان پڕ دەبن. ژوورە سیمەتریەکان کە بۆ 10 کەس دروست کراون، 40 تا 50 کەسی تێدا جێگیر دەکرێت و بەندکراوان ناچارن بە نۆرە بخەون یان لەسەر زەوی شێدار و ناتەندروست پشوو بدەن. سیستەمی هەواگۆڕکێ و ڕووناکی وەکو پێویست نییە و لە هاویندا گەرمای تاقەت پڕۆکێن و لە زستاندا سەرما ئەو بارودۆخەی دژوارتر کردووە. یەکێک لە کێشە بنەڕەتیەکان بریتیە لە کەمی یان نەبوونی ئاوی خاوێن و بەردەوام. هەندێک لە راپۆرتە باوەڕپێکراوەکان ئاماژە بە بڕانی ئاو بۆ ماوەی 10 تا تەنانەت 25 ڕۆژ دەکەن. لە بارودۆخێکی ئاوادا بنکراوان بۆ پاک و خاوێنی خواردنەوە و پێداویستە سەرەتاییەکانیان ڕوبەڕووی دژواریەکی زۆر دەبنەوە و نەبوونی ئاوی پێویست دەبێتە هۆی بڵاوبوونەوەی بۆنی ناخۆش، کەڵەکەبوونی خاشاک و تەشەنەکردنی نەخۆشیە گوازراوەکان. دەرمانخانەی ناوەندی بەندیخانەکە لە ڕووی ئامێر، دەرمان و هێزی پسپۆڕەوە کەمترین پێوەرەکانی بنکەیەکی دەرمانی تێدا نییە. ئەم بنکەیە تەنیا لە سەر لە بەیانیان چالاکە و خزمەتگوزاریەکانی بریتین لە پشکنینی ڕووکەشی و پێدانی هێورکەرەوە سادەکەن. لە شیفتی ئێوارە و شەواندا دەرمانخانەکە بەکردەوە دادەخرێت و لە بارودۆخێکی لە ناکاودا بنکراوان دەبێت چەندین کاتژمێر و هەندێک جار چەند ڕۆژ چاوەڕێی گەیشتنی فریاگوزاری ببن. چۆنیەتی و بڕی خواردنی بەندیخانەکە لە ئاستێکی زۆر نزمدایە. خواردنی ڕۆژانە بە شێوەیەکی سەرەکی لە برنجی بێکوالێتی، شۆربا و دانەوێڵەی کۆن بێپڕۆتین و ڤیتامینی پێویست پێک دێت کە دەبێتە هۆی دابەزینی کێش، بێهێزی جەستەیی و بڵاوبوونەوەی کەم خوێنی لە نێو بەندکراواندا. یەکێک لە گرنگترین لایەنەکانی قەیرانی بەندیخانەی قزل حەسار بریتیە لە نادەتپەروەری سیستەماتیک لە پرۆسە دادوەریەکاندا. زۆربەی بەندکراوان لەم ناوەندەدا لە توێژە کەم دەرامەت و پەراوێزنشینانی کۆمەڵگەن کە نە مافی پارێزەریان هەیە، نە دەرفەتی دادگاییکردنی دادپەروەرانەیان هەیە و نەتوانای بەهرەمەند بوون لە ڕاگەیاندن بۆ بەرگریکردن لە خۆیان.
ئەشکەنجە و ڕەفتاری نامرۆڤانە لە زمرەی پێشێلکاریە سەرەکیەکانە کە بە شێوەیەکی سیستەماتیک لە بەندیخانەی قزل حەساردا بەڕێوە دەبرێت. بەندکراوانی سیاسی و کەسانی دەست بە سەرکراوە بە تۆمەتی سیاسی بە شێوەیەکی سیستەماتیک دەبنە ئامانجی ئەشکەنجەی جەستەی و دەرونی. ئەمە شکنجانە بریتین لە لێدان و ئەزیەت و ئازار، هەڕەشەی لە سێدارەدان، ناچارکردن بە دانپێدانانی زۆرەملێ، بێبەشکردن لە چاوپێکەوتنی بنەماڵە و پارێزەر و هەروەها بێبەشکردن لە مافە سەرەتایەکانی وەکو وەرگرتنی دەرمانی پێویست و خۆراک لەلایەن بنەماڵەوە. ناونیشانی دادوەرانی مەرگ کە لەلایەن خەڵکی ئێرانەوە دراوەتە پاڵ کۆمەڵێک لە دادوەرانی سیستەمی دادوەری، نیشانەی ڕۆڵی بەرچاو و چالاکی ئەوانە لە دەرکردنی هەزاران سزای سێدارە و بەشداری ڕاستەوخۆیان لە ئەشکەنجە و ئازاری بەندکراوانی سیاسی. دەستگای دادوەری ئێران بەکردەوە بۆتە ئامڕازێکی بێبەزەیی بۆ سەرکوتکردنی ڕەخنەگران، نەیارانی سیاسی، کەمینە ئاینی و نەتەوەیەکان و تەنانەت ڕۆشنبیران و هونەرمەندان. لە ئێران هەزاران کەس لەوانە چالاکوانانی مەدەنی، کۆمونیستەکان، خوێندکاران، ڕۆژنامەنووسان، هونەرمەندان، ئەندامانی کەمینە ئاینیەکانی وەکو بەهائیەکان و هەڵسوڕاوانی سیاسی کورد و بەلوچ تەنیا بەهۆی بیرروباوەڕیان دەست بەسەر و زیندانی کراون. هەواڵنێری تایبەتی ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان لە زۆرێک لە راپۆرتەکانی خۆیدا سەبارەت بە ئێران جەختی لەسەر شێوازی بەرفراوان و سیستەماتیکی دەست بەسەرکردنی سەرڕۆڕیانە لە دژی ئەم گروپانە کردوێتەوە و باسی لە بێبەشکردن لە دەستڕاگەیشتن بە پارێزەری هەڵبژێردرا و پرۆسەی دادوەری ناڕوون، پەروەندەسازی ئەمنیەتی و ئەشکەنجەدان بە مەبەستی دانپێدانانی زۆرم لێ کردووە. هەلومەرجی بەندیخانەی قزل حەسار پێشێلکاریەکی ئاشکرای بەڵێنە نێودەوڵەتیەکانی ئێرانە. ئێران پەیوەست بووە بە پەیماننامەی نێودەوڵەتی مافی مەدەنی و سیاسیەکان کە مادەی دەی ئەو پەیمانەیە جەخت دەکاتەوە. سەرجەم کەسانی دەست بە سەرکراو دەبێت لە بارودۆخێکی مرۆڤانەدا ڕابگیرێن و لە ئیمکاناتی گونجاوی تەندروستی و بەهداشت بەهرەمەند بن. هەروەها بەپێی مادەی 5 جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ هیچ کەسێک نابێت بکەوێتە بەر ئەشکەنجە یان هەڵس و کەوت و سزای نامرۆڤانە. سەرڕای ئەوەش زۆرێک لە راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەشکەنجە وەکو ڕێگایەک بۆ سەرکوتکردنی ناڕزایەتیەکان و وەرگرتنی دانپێدانان بە شێوەیەکی سیستەماتیک لە بەندیخانەکانی ئێراندا بەکاردەهێنرێت. مانگرتنی 1500 بەندکراوی مەحکوم بە سێدارە لە بەندیخانەی قزل حەسار ئەولاتر لە ناڕزایەتێکی بە کۆمەڵ بووەتە هێمای قەیرانی قوڵ و سیستەماتیکی مافەکانی مرۆڤ لە ئێراندا. ئەم قەیرانە نەتەنیا لە بارودۆخی نامرۆڤانەی بەندیخانەکان بەڵکو سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ نادادپەروەری دادوەری بە شکنجەی سیستەماتیک بە مەبەستی دانپێدانانی زۆرم لێ و زیندانیکردنی کەسەکان تەنیا بەهۆی بیرروباوەڕ و پێناسەیانەوە. بەندیخانەی قزل حەسار بۆتە کارخانەیەکی مەرگ کە تێیدا نەتەنیا دادپەروەری بەڵکو کەرامەتی مرۆڤیش بە تەواوی پشتگوێ خراوە. ئەو ژوورانەی کە بۆ سزادراوانی دادگا ئاساییەکان دەبێتە شوێنی سەر لە نوێ پەروەردەکردنەوە بن، بوونەتە ژووری چاوەڕوانی مەرگ. لە کۆتاییدا بنکراوانی کەسەکان بە هۆکاری سیاسی بەبێ لە بەرچاوگرتنی شێوازی ڕەفتارکردن لەگەڵیاندا خۆی لە خۆی داکردەوەیکی تاوانکارانە و قوبوڵ نەکراوە. هەر کەسێک مافی ئەوەی هەیە لە ئازادی بیر و باوەڕ، ئازادی ڕادێربڕین و بەشداری سیاسی بەهرەمەند بێت و هیچ دەوڵەتێک بۆی نییە مافە بنەڕەتیانە بە پشتبەستن بە زیندان، ئەشکەنجەیان سێدارە زەوت بکات.